بیستومە کە جەنابی ئیمپراتۆر نێچیری خوێن لە مەودای دوورەوە دەپێکەن. نەچیرکردن گرنگ نییە، دەبێ وریابی نەچیرت نەکەن. برای کەس نەچیر دەکەن و برای کەسیش دەبنە نەچیر. من وا دەزانم کە ئەتۆ زۆرتر لەمانە دەبێ ئاگاد لە کاروباری حکوومەت بێت جەنابی دیۆکلێتیانوس. ئەگەینا بە جێگای نەچیرکردن خۆت دەبیتە نەچیر. جەنابی ئیمپراتۆر شتێکیان بیستۆ کە من بێ ئاگام؟ تەنیا ویستم وریایت پێ بدەم کە ئاگاد لە دەرباریەکان و دەوروبەری خۆت بێ. گەورەترین گرفتی ئێمە لە ڕۆمدا بربەرەکانی لەگەڵ پێڕەوانی ئەم دینە تازەیە. ئەگەر جەنابی ئیمپراتۆر گومانیان لە کەسێک هەیە تەنیا ئاماژەیەک بەسە. دیسانەوە دەڵێم من تەنیا وریاییمدا دەزانی ئەگەر یەک کەس تەنیا یەک کەس لە ڕوومیەکانی سەر بە ئیمپراتۆر باسی ئەو پێغەمبەرە ناسریە بکات چ کارە ساتێک دەقەومێ؟ یعنی ئەو لە مەسەلەی ماکسیمیلیان و خاتونی هێلێنا ئاگادارە؟ ئەگەر بێت و خوددا یارمەتیمان بدات بە بەڕێوچینی گەڵاڵە ئێمە ئەوەی دەیزانێت لە بیری دەچێتەوە. دەستخۆش جەنابی ئیمپراتۆر، دەستخۆش. خاوەن شکۆنە چیرێکی دیکە؟ ئیمپراتۆر بەتەنیا مەهێڵنەوە. تۆ چی؟ کاری چیەوە؟ نازانم. لێرەدا چ باسە؟
خاوەشکۆ ئەمە قەرەوڵی ڕاوکەیە بە تیر پێکیاویانە لەبەر چی مەحتەلن ڕەنگە کەسێ پەلاماری ئیمپەراتور بدات بڕۆنە دوای تیر هاوێژدا سەرچاو سەربازی چارە ڕەش ئەتۆش بووی بە فیدای ئیمپەراتور